بینەران و بیسەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت. من کامەران حاجی عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەر شرۆڤە دەکات. هەردوو تەوەریشمان تایبەت دەبێت بە ڕەوشی ئێستای عێراق، بە تایبەت پەیوەندیەکان نێوان هەرێمی کوردستان و بەغدا. ئەمە لەلایەکی دیکەوە ڕەوشی ئێستای پارێزگای نینەوە و نەخشەی داهاتووی پارێزگای نینەوە لە ڕووی سیاسی، لە ڕووی سەربازی، لە ڕووی ئیداری بە چ شێوەیەک دەبێ. لە تەوەری یەکەمماندا میوانداری هەریەکە لە بەڕێزان عەبدولغەنی عەلی یەحیا شرۆڤەکار و چاودێری سیاسی میوانمانە. هەروەها لە ڕووی سەربازیەوەش عەمید ڕوکن سامان تاڵەبانی بەرپرسی هەماهەنگی نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگەی کوردستان، ئەویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی پرۆگرامی باسی ڕۆژ لەگەڵمانە. بە خێراتنێکی گەرمی میوانەکانم دەکەم. سەرەتا پێم باشە لە بەڕێز عەبدولغەنی عەلی یەحیاوە دەست پێ بکەم. لە سەرەتادا یعنی پێشەوەی پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ دەست پێ بکە، کۆمەڵێک ئاماژەی گەورە دەخرایە ڕوو لەوەی کە پارێزگای نینەوە ینی لە ڕووی جوگرافیەوە ینی خاوەنی مێژوێکی خۆیەتی شەڕی هەرێمی لێ دەکەوێتەوە ئەگە بە وریای مامەڵەی لەگەڵدا نەکرێ، کورد لەلایەک، سونە لەلایەک، شیعە لەلایەک، تورکیا لەلایەک، ئێران لەلایەک. بەڵام وەکو بینیمان ینی پرۆسەکە زۆر بە باشی بەڕێوە چوو و گلەیەکی ئەو تۆ لەملا و لەولا نەکەوتۆتەوە. نهێنی ڕوونەدانی ڕووداوە گەورەکان کە پێشتر ئاماژەی پێدەکرا بۆچی دەگەڕێتەوە؟ بەڕێی من دەگەڕێتەوە بۆ چالاشی هێزی پێشمەرگە و هەروەها دەستەیوەردانی یاخود بەشداری هێزی هاوپەیمانان کە دوو هێزن زۆر لە ئامانجەکانیان لە بیر و باوەڕیان زۆر دەگەنە یەکتری تر. ئەمە وای لێ کرد کە ئیتیفاقش پێشوەختیش کرا لەگەڵ حکوومەتی عێراق کە چ بکەن. ئەوە ڕێگر بوو بەرامبەر هەر شتێک کە ڕوو بدات، یعنی هەر ڕوودانشی کە وەکولی جێی ئەوە نەبیت لەبەرەوەی وەزعەکە بەو شێوەی ڕۆیشت کە بینیمان توش پێشۆخت ئیتیفاقیەک هەبوو سولاسی بوو بینی پێشمەرگە و جێ سوپای عێراق و هێزی هاوپەیمانان. ئێستا کەش مەسەرەن کە بەحث دەکرێت دوا ڕۆژی عێراق لە دوای مەرحەلەی دوای داعش یاخود دوا ڕۆژی مووسڵ لە دوای کە لابردنی داعش چۆن دەبی. بەڕای من هەمان ئەو تەجروبەی ئەو سێ قۆلی بگرنی تە هاوپەیمانان و پێشمەرگە و حکوومەتی عێراق بە قەناعەتی من موشینە وەزعەکە زۆر لە بەرژەوەندی میلەتانی عێراق بی ئەگەر هات و پێشۆخت ئیتیفاقی کرا لە مابینی ئەو سێ هێزە بە تایبەتی. وەڵەو بە بۆچوونی من هیچ ئیتیفاقیەک تا ئێستا لەسەر ئەوەی نییە مووسڵ دوا ڕۆژی چۆن بی لە دوای لێدانی داعش و نێهێشتنی داعش. هەروەها عێراق لە دوای کە پێی دێن مەرحەلەی داعش چۆن دەبی هەتا ئێستا ڕۆنی ئیتیڕۆن نییە و ئیتیفاقش ئەوها نەکرایە. چۆن لە ساڵی 2003 کە ڕژێمی بەعەس ڕوخێندرا بەڵام دیسان ئیتیفاقش وا نەکرا لە دوای 2003 چۆن عێراق بڕێوە بردێتەوەتە ئەو شەڕە گەورەی کە پێشتر ئاماژەی پێدەکرا دەگوترا ینی لەلایەن تورکیاوە لە سەردەمی عوسمانیەکانیش مووسڵ وەکو ویلایەتێک مامەڵەی لەگەڵدا بکراوە. تەنانەت ئێستاش بودجە بۆ ویلایەتی مووسڵ وەکو ڕەمزی لەلایەن حکوومەتی تورکیا بەڕێوە دەچێت. ئەم شەڕە دواخراوە بۆ کاتێکی دیکە؟ شەڕی ڕزگارکردنی مووسڵ مەبەستم بەریەککەوتنی بەرژەوەندیەکانی هەرێمی لە مووسڵدا لە پارێزگای نینەوادا. من بە بۆچوونی من شتەکە زیاتر وەکولی ناوخۆییە، ینی لایەنی تورکیان هەر لایەنشی دەرەکی بەڕاستی نازانم حیسابەشی ئەوتۆ بکرێ. چوشی مووسڵ کە درایە پال عێراق لە ساڵی 1925 دا پال عێراق لە ئەنجامی ڕفراندۆمێک بوو، نەک لە ئەنجامی بڕیارێکی سەرەوە بی نێودوڵەتی بی بڕیار بدەن بلێن ئەمە. ئەوەش وەکولی ئەو پەری دیموکراتیەت بوو کە لە سەتا هەفتای ئەوەختی خەلشی ویلای مووسڵ کورد بوون. بەڵام ئێستا زۆربەی سەرکردەکانی سونە مەسەب سەر بە پارێزگای نینەوە لە ئەنقەرە دیدار و کۆبنەوەیان کردەوە، لە تورکیا دیدار و کۆبنەوەیان کرد. بەڵێ بەڕای من یعنی وەکولی بڕیاری ئەوانە ناخوات دەبی ئێمە بگەڕێنەوە بۆ مێژوو حتا تووشێش
وەکو بڵێ بەڕای من لە مەسلحەتی دانیە بڵێ ئەمن مووسڵم دەوێت چوکی زاران ویلایەتێک و لە دەوڵەتی عوسمانی خۆ هەر مووسڵ ویلایەتێک نەبوو دەوڵەتی عوسمانی زۆر باش بەغداش ویلایەتێک بوو. تورکیا تەسبیلی واقع بووە بەڕای من دەبی تەسلیمی واقعبی مشکلە بۆ خۆی پەیدا نەکە وەکو مشکلێک وەکو قوبرس و ئەو چەندین مەشاکلی تی هەیە تورکیا. بەڕای من ئەوە خزمەتی ناکە بە تایبەتی ئەوە گەڕانەوەی بۆ نیە بلی هەلوشێتەوە چونکەوە وەختی خۆی بڕیار درا بە واستەی ڕفراندۆمێک ئیتیفاق لەسەرکرایە کە مووسڵ دەی بدرێتە پاڵ عێراق وە کوردیش ئەو کات دەورێکی سەرەکی هەبوو کە مووسڵ درایە پاڵ عێراق. زۆر باشە با قسە لەسەر ڕووی سەربازیەوە بکەین بەڕێز سامان پێشتر قسەی زۆر لەسەر ئەوە دەکرا کە پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ درێژخایەن دەبێ و داعش هەموو توانای خۆی بەکاردەهێنێ بۆ پارێزگاریکردن لە پارێزگای نینەوە بەڵام لە واقعدا ئەوە نابیندرێ ینی شەڕەکە کوردخایەنە و تەنانەت باس دەوەش ناکرێت کە پێشتر قسە لەسەر ئەوە دەکرا ینی سوپای عراقیەکانی سەر بە حەشدی شعبی بە شێوەک لە شێوەکان پێشێڵکاری دەکەن یعنی شتەکان هەموو بەویستی بەغدا دەڕوە. بەڕاستی من هەر لە سەرەتاوە بۆچوونی من یەکەم جاریش چاو پێکەوتنم کرد لەسەر باری مووسڵ لە چی لە ڕوودا و چی لە کورسان 24 ڕای من جیاواز بوو لەگەڵ ڕای چەند کەسە چەند سوۆرێکی سەربازی دەربارەی ماوەی کۆتایی هێنان تەواوبوونی شەڕەکەیانە چکە بە شەڕ ساحەی شەڕ دیاریەکات کەی کۆتایی دێ ئێمە عسکەر هەموو کاتێک ساعە سفری دەستپێکردنی شەڕمان ئەزانی کوێ بەڵام کەی کۆتایی دێت ساحەکە دیارەکە. دووەم ئەم شەڕەوەکو جەنابتەڵی زوو بەرەو پێشەوەچوو کاریگەریەکی زۆری پاڵپشتی هێزی پێشمەرگە بوو بۆ هێزەکانی سوپای عراقی ینی تەسەوڕ بکە هێزی عراقی هەتا چوونە ناو مووسڵیش داعش و چەکدارێ تیرۆستەکانی ناو مووسڵ وایە نەزانی پێشمەرگە لەگەڵ سوپای عراقی هاتووە ینی زۆربەی هەڵاتنی داعش لە زۆر شوێنی مووسڵ ترسی ئەوە بوو کە پێشمەرگە لەگەڵ سوپایە کە ئەوە بوو دیوی ئەم دی و 3 مانگ تا 4 مانگی خایەن یعنی تەواو بوو حەشدی شعبی دەورێکی هەبوو لە شەڕەکە ئەویش نابێن کارکرد لە تەرەفی جنوبەوە یعنی ترسێکی خستە دڵی خەڵکێکی مەنتقەوەشکە ئەوان خەڵکی مووسڵ و چی ڕەهابەکانی داعش ئەزانە هیچ ڕەحمێک لە دڵی حەشدانیە بەرامبەریان یان خۆی یان شەڕێکی کوشندیان لەگەڵیانە کردیانەوە بۆ هەڵەهاتن. خاڵی سێم لە بەرەو پێشچوونی شەڕەکە هێزەکانی هاوپەیمانان بوو ینی دامێکی زۆر بە هێزیان کرد مەجموعەیە ئەسلحەیان بەکارهێنا تەنیا لە ئەفغانستان بەکارهاتووە ینی هەتا گەیشتە حەدەوەی تایراتی ئەیتێنیان هێنا بیفیتیدویان هێنا ئاپاچیان بەکارهێنا داعش ئەوەی پێیکرا کردی توانای داعش هەر ئەوەندە داعش خاڵی گەهرە گرنگ ئەوەیە ینی مووسڵ وەکو دوپەیگەی داعش لە عێراق حساب کرا چی هێزی عراقیە لە زۆربەی شوێنەکانە کۆکرای هێنرا بۆ ئێرە شەڕی ڕوومادی مەسەلەن ئێستا شەڕ لە مووسڵ هەبوو نەیانەتوانی هەموو هەچی هێزەیە لە ڕوومادی کۆیکەنەوە بەڵام لە بەرۆی مووسڵ بە دوپەیگەدانراوە وەکو داعش زۆربەی هێزەکان کۆکرانەوە لە چی لە عەمەلیات جیهاز مکافحەت ئەرهاب و شوڕتەی اتحادیە فرق ئێستا تەسەوڕ کێسە تۆ فرقەی 5 لە مووسڵە فرقەی 15 فرقەی 16 فرقەی 9 شوڕتەی اتحادیە هەموو کە فرقەی زەهەبی بە کاملی بە هەرسێ قوتەکەوێ جگە لە هێزی پێشمەرگەی کوردستان جگە لە هێزی هاوپەیمانان ئەمە کاریگەری هەبوو لەسەر ماوەی کۆتاییهێنانی شەڕەکە بەڕێی من ینی لەو بەر زووتر لەم بەر کۆتایی دێ ینی تەسەوڕەکەم ئێستا کلیلێک لاکەرەوەی مووسڵ یەک دوو گەڕەکە لە مهمەی شوڕتەی اتحادیە قسە لەسەر ئەوە دەکرێت داعش ورەی ڕووخاوە سەرکردەکانی هەڵاتون ئەمە فعلەن وریان ڕووخاوە فعلەن دابڕانێک هەیە لە نێوانیانە ئەجززێت ساڵاتیان وەکو جاران نەماوە هەماهەنگیان لە ناویەکە ئاگاداری بوونیان لە یەک ئەم تایراتی ئیسنادی جەوی عراقی و ئەمریکی و تەحالفیش تەسیرێکی زۆری لەسەر معنویاتیان کردووە زۆربەی داعشی زانیوتی زۆر لە قیادە گەورەکانی ڕایان کردووە مووسڵیان بەجێشتووە ڕێگەی هەڵهاتن ناتوانێت دابخرێ ئەو سنوورە زۆر دژوارە زۆر یعنی ئەگەر سپایەکی زۆر گەورەش بی بە قاچاقیش بێتوان دەرباز بن ئەوان خۆنا ڕۆن بە ڕەتلێکی عسکەری گەورە ئەگەر دووسێ قیادیان ڕابکات ئەتوان بە شێوەی قاچاق بێ بە هەر شوەیەک بە دەربازیان بکەن لەبەرەوە ئەمانیش هەستەکەن ئێستا ئەوی لەناو مووسڵماوە شەڕەکات کۆتایی بڕیاری کۆتایی هێنانی خۆی داوە لەو شوێنە کە شەڕ بکات دەنا ئەم مەسلەی کۆتایی هێنانی شەڕەکەی مووسڵ تەنها وەختە زۆر باشە دەگەڕێمەوە سەربازتەوە بۆ وەکو عسکەرتەوە بۆ زۆر باشە کەواتە دەگەڕێنەوە ینی ئەوەی ماوە قسەی لەسەر بکرێت مەسلەی ئیداریە مەسلەی سیاسیە ئیداری و سیاسەکەش
پرسیارەکانم ئاراستەی بەڕێز عەبدولغەنی دەکەم. دوای نەمانی داعش پێ دوایە خەڵکی مووسڵ ئەو دەرفەتەیان پێدەدرێ خەڵکی پارێزگای نینەوە بە شێوەیەکی گشتی بڕیار لەسەر چارەنووسی خۆیان بدەن لە ئایندەدا یاخود بە شێوەک لە شێوەکان بەغدا فەرز دەکا بڕیارەکانی خۆی لەسەر ئەوە. بەڵێ من لەو بڕایەدام ینی خەڵکی مووسڵ ئەو دەورەیە نادرێتی کە بڕیار لەسەر چارەنووسی خۆیان بدەن. ئەوە زۆر زەحمەتەوە. ئێستا کەش 3 پرۆژەی سەرەکی هەیە بۆ ئایندەی مووسڵ. یەکەمیان پرۆژەی بەبرین حکوومەتی عێراق کە دەرێ وەزعی پارێزگەینەوە خۆی بێتەوە. هیچ پارێزگایك پەیدا نەکرێت ناو لە چوارچێ و پارێزگایی. سونەکان دەلێن نەخێر دەبی وەکوبلی ببتە ئەقلیمێک هەرێمێک پارێزگەینەوە و ئەو محافظاتەی لێی دروست دەکرێت داخلی ئەوەی بن ئەو هەرێمەی بن. لە کاتێکدا سونەکان حیسابی ئەوەی ناکەن چێ دەلێ ئەو محافظاتی کە دروست دەکەی وەکو محافظەی سالنینەوە کە مەسیحەکان پێدا دەگرن لەسەری. هەروها تەلعفەر کە لە مێژە پێشی دەیان ساڵ خەلکی تەلعفەر داوا دەکەن تەلعفەر ببتە پارێزگا. هەروها سنجاریش داوا دەکات اعتیبار جاران سەردەمی عوسمانیەکان تەلعفەر تابعی سنجار و نەک سنجار تابعی تەلعفەر بوو. لێرەدا شێ دەلێ ئەگەر هات و چەند پارێزگایەک استحداث کرا لە ضمنی لە چوارچێوەی پارێزگای نینەوە ئەوانە قبول دەکەن داخلی ئەقلیمەکە بن. شێ دەلێت داوا ناکەن بدرێنە پاڵ کوردستان هەموو ئەو داوایان هەیە. کوردیش بەڕای من داوایەکەی ئەوەیە کورد مادەی 140 جێبەجێ بکرێ ڕفراندۆم ساز بدرێ ئیدی ئەو مناتیقەی خۆی کورد بە پێی دەستور وەربگریتەوە. ئەمە بەشەکەی عەرەبی دی بە قەناعەتی زۆر کەم دەمینێتەوە چونکی زۆربەی قەزایەکانی مووسڵ هەمووی کوردستانین. جاران تەنها یعنی هیچ قەزایەکی عەرەبی نەبوو لە سەردەمی مەلەشی لە سەردەمی عەبدولقاسمیش هەر هەموو قەزایەکانی کوردستانی بوون. دوایە دوو قەزایان کردەوە یەک بەعاج ئەویش چەند ناحیەک و گوندێکی قەزای سنجاردا پاڵی هەتەبتە قەزا. هەروها قەزای حەزەر کە چی قەزای حەزەر بە هەموو قەزایەکەی بە گوندەکانیشەوە هەتا پێشی 10 ساڵ خۆی لە 40,000 کەس نەدەدا. بۆیە ئەو 3 پرۆژە هەیە حکوومەتی عێراق بە هیچ نەوعێک قبول ناکە لە ئایندەدا دەستکاری. باش ئەگەر حکوومەتی عێراق قبولی نەکە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستانیش لەگەڵ ئەوەیە ئەو ناوچانەی کوردستانین بە هیچ شێوەیەک نەگەڕێتەوە سەر بەغدا. سونەکانش ئێستا بە هەموو هەوڵێک هەوڵ دەدەن هەرێمێکی سونەیان هەبێ. پێ دوایە زمانی تەفاهم و ئاشتی بتوانێت چارەسەری ئەو کێشەیە بکە؟ من وەکو دەیبینم کە سێرێکی لێدوانەکانی قادەکانی سەرکردەکانی سونە دەکە بەرەوە شیعەکانی بەغدا وەکو دەیبینم زۆر زەحمەتە تەفاهمێکی لە مابەینی ئەو 3 هێزە کورد و عەرەبی سونە و عەرەبی شیعە زۆر زەحمەتە تەفاهمێک بکەن. بۆ نمونە تا ئێستا سونەکان بیر دەکەنەوە وەکو ساڵانی هەفتاکان یا پێشی هەفتاکان. مەسەلەن گەلێک جار لێدوانی وا دەندرێن پارێزگای نینەوە ڕەفز دەکەن پارێزگاکەیان تەقسیم بکرێ. یعنی ئەو باشە لە چێ هینایە کە ڕەفز دەکەن چ ڕەفراندۆمێک بووە هەتا مەسەلەن خەڵک ئیستیفتایەک بکات زۆرینەی خەڵکە بڵێ ئەمە نامانەوێت ئەو دوایە ئەگەر ڕیفراندۆم بکرێ خەڵکی پارێزگای نینەوە داوای دابەشبوونی پارێزگاکەیان بکەن بۆ چەند بەڵێ هەر لە ئێستاوە هەیە مەسەلەن شەبەک کە پێکاتێکی کوورد هەروە ئێزدیەکان هەروە مەسیحیەکان لەگەڵ کاکەیەکان لەگەڵ حتا بەشێکی زۆری تورکمانی تەلعفەر ئەوانە وەکوولەی بەلای ئەوانەوە دەبی خۆ بدەنە پاڵ کوردستان و داواشیان کردیە نەکزارە و دوزارگەلێک زار داوایان کردیە. حتا لە سەردەمی ڕژێم لیوایەکە و پێیان دەگوت لیوای خورشید کە ئامر لیوایەکە کوردێک بوو لە تەلعفەر بوو کە ئەمرێک هات ئەو لیوایە لە تەلعفەر نەبینێ. ئێستاش بە بیرمە خەرچی تەلعفەر خۆ پیشاندانیان ساز دەگوتیان دەبی ئەو لیوایە کوردی بمێتەوە کەچی ئەو کاتی محافزی مووسڵ ئەوەی جاران چوو تەلعفەر یعنی مزاهرەك بووی دەرچوو دەریان کرد ئەو کاتی. زۆر باشە بابینەوە سەر ڕۆ سەربازیەکە دیارە لە پێشوودا ینی هێزەکانی هاوپەیمانان ئێمە ئەگەر ڕوونتر قسە بکەین ئەمریکا لەگەڵ ئەوە نەبوو حەشدی شعبی داخلی سنووری پارێزگای نینەوە بێ سنتەری شاری مووسڵ لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان. بەڵام ئێستا ڕێگا بە حەشدی شعبی دراوە و لە گەڕەکەکانی
شاری مووسڵدا حەشدی شعبی دەبیندرێ ئەمە ینی بە مەترسی دەبینن ئەمە بۆچی ئەو بڕیارە درێت چوای کرە و بڕیارە بدرێت بەڕاستی نەک تەنیا ئەمریکا هێزەکانی هاوپەیمانیان بەڵکو بڕیارێک بوو لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان لە نێوان جەنابی سەرۆک و ئیدارەی بەغدایە کە هێزی پێشمەرگەی کوردستان و حەشدی شعبی داخلی سنووری مووسڵ نەبن تەنیا ئەو هێزانە داخلە بن کە نظامین کە سەر بە سوپای عراقین لەگەڵ هێزەکانی هاوپەیمانان بە ئیسنادیان بەڵام ئەوان بە مروری زەمن وەکێ ماگەمە لێ بوو ئامادەکاریان بۆیان کرد لە مووسڵ حەشدی شعبیان هێنا بەڕاستی بەناوی ئەوەی کە دێنەوە گوندەکانیان دوای تەجیزکردان دوای تەسلیحکردان ئێستا جانبی ئەیسەری مووسڵ قەزای ئەمنی بەدەست حەزی شعبی وێل با بەزەقیش لەوێن و ممارەسی ئیشی خۆشانەکەن ینی ئەبواە لە مقابلی ئەوە بەڕۆ وەکو ڕێیەکی من ینی ئێستێمە منطقەکانی حەمدانیە بەرتەلە ئەو ناوانە کە مەسیحین چی کوردی شەبەکەن چی مەسیحین تا ئێستا کەسیان نەگەڕاونەتەوە ناوچەکانی خۆیان ئەڵێنە تاوەکو تەواجدی هێزی پێشمەرگە لەو منطقانە نەبێ ئەمە ناتوانم گەڕێنەوە تەمین نین ترسنەوە هێزە جارێکتر هەڵبێتەوە یانە ترسنەوە هێزە لە هێزی خەڵکی منطقە نین ئەترسن تاعدایان وای کرد ڕێگە بە حەشدی شعبی بدرێ بەڵام داوە لە پێشمەرگە نەکرێ بچێت ئەو سنوورە حەش ئێمە التیزاممان کرد بۆ بڕیارەوە کە بۆ ئیتفاقیەوە کە کردومان ینی مەسەلەکە وا لێکردن نەبوو مەسەلاوە بوو کوردستان و جەنابی سەرۆک بەرزانی و قیادەی پێشمەرگە التیزامی بۆ ئیتفاقیەوە کرد کە لە بەغدا کرا اتفاقەکە کە بوو وا بوو پێشمەرگە و حەش داخل ئێمە لایەنی خۆمان اتفاقەکەمان التزاممان پێوە کرد ئەوان نیان کرد ینی ئەوە نەبوو ئەکریان ناکرێت بەڵام بە پێویستە ینی کورد تەواجد هەبێت لە منطقەش ئێمە لە محافظەی نینەوە کورسیمانێ لە مەجلیسی محافظە معاونی محافظ کوردە تەواجدمانێ خەڵکیی زۆری بەرەی ڕۆژ ئاواشدا ینی ژمارەی زۆر لە کورد لە مووسڵدا باڵێ نەک هەرەوە ینی ئێمە پێشتر ئێستا ئێمە گەر بە ئەندامەکانی مەجلیسی محافظەی مووسڵ بڕۆن و حیمایەت یانێ لق و ناوچە و مەقڕاتی حزابی کوردی بڕاتەوە بۆ مووسڵ حیمایە بێت هیچ مەسئول ناوچەیەکی هیچ کادرێکی حزبی ئەستعدادی نییە بڕاتەوە شوێنێک کار بکات کە هێزێکی پێشمەرگەی لێن بێت ئەوەی کە ینی جێگای پرسیارە لە لای من ئەوەیە ینی پرۆسی ڕزگارکردی مووسڵ تاوەکو ئێستا ینی دەتوانین بڵێن لە سەدا هەفتای تەواوە بە تەواوەتی لە نێو سنتەری شارەکەدا بەڵام زۆر بەکەمی جێبیستی ئەوە ببین کە پێشەڵکاری مافی مرۆڤ کرابێ ئەمە ڕاستە یاخود پەردەپۆشیەک هەیە لەوەی کە پێشەلکاریەکان بشاردرێنەوە ویان مەسلەی پێشەلکاریە بێ منەظەماتی ئەوروپی منەظەماتی ئومە متحیدە ئەوانە بنووسن و ڕیپۆرتی بەڵام کەشتێکی نزیکەوە ئاگادار ئێمە وەکو هێزی پێشمەرگە لەلایەن سنوورەکانی ئێمە ئەو سنوورانی کە ئێمە تحکومی پێوەکەین و کە گرتومان و پارێزگاری لەکەین لە سنووری ئێمە نەکراوە ئێمە تا ئێستا پێشمەرگە تەنها بە سەردان نەبێت وەکو وفودیان مناسبەیەکە بێت افتتاحی خەسەخانەیەکە شتێکە ئەڕۆین سەردانی مووسڵەکە سەردانی حەمدانی و بەتەڵێونەوە بەڵام وەکو تەواجدی سەربازیمان نیە لەونەوە ناتوانین بڕیابری بەڵام ئەوەندەی تایە بۆ جەناب بزانین یعنی قەزەی مووسڵ زۆر گرنگە ئەمنیەتی مووسڵ بۆ کوردستان زۆر گرنگە مووسڵ ئێمە بە مستەلاحاتی عسکەری بە استثمار فەوزی دانین یعنی مووسڵ ئەمین بێت هەولێر و دۆکو کوردستان پێ دوایە لە ئایندە ئەمین بێ کات لە کاتێکدا ینی حەشدی شعبی تەواجدی لەوێ دەبێ حەشدی شعبی بوونی لە تلعفەر هەیە لە زۆر ناوچە هەیە حەشدی شعبی بێ دیان هەرێزێکی تر بەرامبەر زەمانی ئەمان و تەواجدی بوونی کورد و کوردستان و کیانی کوردی پێشمەرگەیە لە هەر شوێنێک پێشمەرگە هەبێت لە هەر شوێنێک پێویست کا پێشمەرگە ئەڕوات بۆ تامینکردنی سنووری کوردستان بۆ تامینکردنی مەساڵحی کوردستان ئێمە تا ئێستا پێشمەرگە لەو شوێنانەیە کە جەنابی سەرۆک بڕیاریداوە بە بڕیارێک لەوێ ئەمێنێ بە بڕیارێکە ڕاتە پێش بە بڕیارێک دێتە پاش لە بڕۆی ئێمە تەمینی تەنیا زەمانمان بۆ ئەمنیەتی وەزعی کوردستان و ئەمنیەتی وەزعی سیاسی کوردستان هێزی پێشمەرگەی قارەمانە تا پێشمەرگە شەبێ ئەمە بڕوا ناکەین مەترسی لەسەر خاکی کوردستان کەواتە تاوەکو ئێستا پێشمەرگە هەر مولتەزمە نەچێتە نێو سنتەری تا ئێستا ئەمە بڕیارە بە هەش کاتێک بڕیار لە جەنابی سەرۆک لە قیادەی کوردی هات بۆ هەر لایەک نەک بۆ سنتەری مووسڵ بۆ هەر شوێنێکی تر حرەکەتی پێ بکرێ ئەوە ئامادەیە بەڵام تا ئێستا ئەو بڕیارەی کە ئەو اتفاقیەکە لە نێوان بەغدا و کوردستان ناکرا کورد بە تەواوی بە کاملی التزامی پێوە کردو ئەگەر خڕوقاتێکە بێت لەلایەنی بەرامبەر لایەن پێشمەرگەوەنی باشە بەڕێز عەبدوڵخانی مالکی ئەو کاتێک کە سەردانی هەرێمی کوردستانی کردو و لە سلێمانی بوو باسی لەوە کرد ینی خاڵێکی ئاماژە پێدا ئەویش ئەوە بوو گوتی
لەمە دووە باش نیە ئێمە مستەڵەحی ناوچە کێشە لە سەرەکان ئەو ناوە بنین باشتر وایە بڵێن ناوچە تەفاهم لە سەرەکان لێک تێگەیشتنەکان بڵێ ئەبادی وای بڵێ ئەبادی وای گوت ینی مەبەستی من لێرەدا ئەوەیە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان وان ناکە کە تەفاهمێکە بی لە نێوان هەولێر و بەغدا لەسەر ناوچە کێشە لە سەرەکان ناوچە وەختی خۆی ئەوەی کورد کە ناوچەکانی زەوتکراو بەو تعبیری ئێمە بەحسی و ناوچانەمان دەکەن ئەو ناوچانەی مشتمڕی لەسەر نابێ ئەو ناوچانەی کە کوردیە و زەوت کراوە لێدوانەکەی عەبادی بە پێچەوانەی مادەی ١ و هەروەها بە پێچەوانەی ڕفراندۆمە چۆشی کە دەرێ بتە ئیدارەشی مشتەرەک نەخێر ئێمە دەمانوێت ڕفراندۆم ساز بدرێت و ئەو ناوچانە خەڵکە بە حوڕێتی خۆی ڕای لەسەر بدە بۆیە ئەگەر بێت و ئیدارەکە هاوبەشبی ئەوە زۆر فرتوفەی لێ دەکرێت حیلەی لێ دەکرێت و لە هیچ وەختێک کاتی خۆشی بە قەناعەتی من لە ساڵی 2003 کورد زۆر بەهەڵەت و کە کاتی گوتی ئەوە منتەقەیەشی مشتمڕی لەسرە بەڵام ئیدارەکە هەتا ئێستاکەش ڕسمێن عێراق ئیداری دەکرد دەبایە کورد ئەو وەختی ژەگەر مەقسەدشی بابی گوتایە ئێمەش بەشدار دەبین لە ئیدارەکردنی ئەو ناوچانە نابیەک لایەن ئیدارەی بکە بەڵام ئێستا کورد بەو پێی کە پێشمەرگە تەواجودی لە تەواوی سنوورەکانی هەرێمی کوردستانی هەیە ناتوانێت دەستی بەغدا ببڕێ و لەمە دووە بە خۆی ئیدارە ئەو ناوچانە بکە کورد ئەوەی پێویستە بیکات کە هێزی پێشمەرگە لەو ناوچانە نەکشێتەوە بە هیچ زۆرێک نەکشێتەوە لە هەمان کاتیشدا چوونی من ئەوە بەز نییە کە بڵێن ئێمە ناوچە ڕزگارکراوەکانمان باولێن ناوچە کوردی کوردستانیەکانمان وەرگرتیتەوە بە درێژایی 1050 کیلومتر محافظەی دەکەین دەبی کورد بوونیەیەشی تەحتیل و ئەو بریارەی دابنێ یعنی ئێستا پێشمەرگە تەخسیری نەکەیەوە محافظەی دەکات بەڵام بنیەی تەحتی چییە بۆ نمونە من وای دەبین ئەو ناوچانەکە ڕزگار کراوە دەبی کورد بیر لەوەی بکاتەوە هەموو سامانی ئەو ناوچانە سامانی نەوتی کانزاکان سامانی ئاو سامانی پشتوکاڵ سامانی ئاژەری هەمووی دەبی کورد تەسەڕۆفی بکە نەک ئەمە وەڵڵا فلان جێماگرتێ و ناکشەینەوەی دەبی تۆ بناغەیەش و پتە و ئەوە بکەی کە ئەو کشانەوەت زەحمەتی بکشەوەی تا ئێستا کورد بەداخۆ بیر لەوە نەکردەوە ئەوە پێشی چەند ڕۆژێک دیسان لە تەلەڤیزیۆنێکی عەرەبی مقابلەشی هەبوو عینی ئەو قسەم کرد کورد تا ئێستا کەم تەرخەمە لەو ناحیەوە کە مەسەرەن با بڵێین هەر جێگەیەکەوە دەرێ وەڵم گرت و بەری نادەم دەبی بیر لە سامانەکەی بکە ئەوەی لە ژێر خاکە دەبی ئەو سامانەش کورد تەسەڕۆفی بکە نەک بلی وەڵڵا ئەم لەو شوێنانم گرتی و بەرنادەم حکوومەتی عێراق ئەگەر مەسەرەوابی دەرێ وەرە بگرە هەتا لای تکریت ئەگەر بیر لە شتیوانە کاتەوە نەخێر دەبی کورد یعنی پێم خۆشە لە ڕێگای تەلەڤیزیۆنەکەتان ئەو پێشنیارە پێشکەش بە سەرکردایەتی کورد بکەم کە دەبی لە ئێستاوە حەوڵ بدات ئەو سامانەی کە هەمانە ئەوەی لە ژێر عەردە ئەوەی لەسەر عەردە دەستی بەسەردا بگیرێت هەروەکو چۆن دەرێن ئەو ناوچانە ئینسیحابی لێ ناکەین هەروەها نابی ئینسیحاب لەو سەرۆتەش بکرێن بەڵام ینی لە ڕابردوو کورد ئەوەی نەکردووە کاچی کردو ینی شوێنە استراتیژیەکان لە کەرکووک لە مووسڵ ئەوانەی پەیوەندیدارن بە هەرێمی کوردستان پێشمەرگە تەواجودی هەیە تەواجود هەیە پێشمەرگە بەڵام ئەو سەرۆتە بەکار نەهاتی بۆ نمونە مەسەن ئێستا ئاوی بەنداوی مووسڵ تەنها ناوچەی ڕەبیعە ئیسیفادە دەکات تا ئێستا بیر لەوەی نەکراتەوە ناوچە کوردستانیەکان ئەو ئاوە ئیسیفادەی لێ بکرێت قەزی من ینی پێویستە ئەوەش هەبیر ینی کورد سامانی ئاو سامانی نەوت ئەوانە هەر لە ئێستاوە ئیدارەی بکە باشە سونەکان لە چێوەی ئەو چێبڕچێ سیاسیەن ئایا سونەکان بەڕاست بوون بە پاشکۆ ینی مافی ئەوەیە نەمە بڕیار لەسەر چارە نووسی خۆیان بدەن تەنیا کێشەکە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدایە من بە بۆچووی من تا ئێستا سونەکان وەکوبلەی حەشیمانە و عاقلانە بیر ناکەنەوە لەو مەسلەی واتە سەوڕ دەکەن وەکو جاران ڕۆژێک بێ ئینقلابێکی عسکەری بکەن و بێنەوە حکم کە چۆن کردیان جاران چەند ئینقلابێکیان کرد بەڵام ئێستاوە زۆر زۆر گۆڕایە سونە دەبی فکر کاتەوە گەیشتە ئەو وەزای کە کوردی لێبوو پێشی وا بڵێن 50 ساڵ دەبی ئێستا لەو لە سفرەوە دەست پێ بکات و داوای مافەڕەوەکانی خۆی بکات نەک بچی مەسەرەن هەندێک شت ئەوە کە بڵێ من لە دژی دابەشکردنی محافظەی نەینەوامە
ئێمە لە فکرمان نەچی لە سیەکان کە محافظات بۆ عێراقدان درێت 14 محافظە بوو ئەو کاتی نفوسی عێراق 4 میلیۆن بوو 750,000 کەس بوو ئەمە ڕۆژێک ئەو ژمارەیەم تەقسیمی سەر 14 لیوا کرد کە محافظەیە هەر محافظەیەک 57,000 نەفەری بەبەردەکەوت باش ئێستا محافظە نینەوە 3 میلیۆن بەشەری لێە معقولەیەک ئیدارەی محافظە ئیدارەی ئەو محافظەی کە خەڵکی گەیشتۆتە 3 میلیۆن و نیو لە کاتێکدا کە محافظە بوو خەڵکەکەی معدلەکە 57,000 کەس بوو باشە بەڵام ینی لە ڕابردوودا و تەنانەت ئێستاش مووسڵ وەکو پایتەختی سونە مەسەبەکانی عەرەبە پێت وایە ینی بەغدا کە حکومڕانی ینی شیعەکان حکومڕانی دەکەن هەژمونی پارێزگای نینەوەی پێ بکرێ ینی بە تایبەت تریش ئەوەیە کە لە بەرەی ڕۆژهەڵاتی مووسڵدا ئێستا بارەگای حەشدی شعبی دەکرێتەوە ڕێکخراوی جۆر بە جۆری ئیسلامی کە زێدەتر پروپاگەندە بۆ شیعە دەکرێتەوە شیعە ئیستیقلالی ئەو سیاستە هەڵەیە سونەکان دەکەن کە ئەو بەزمەی دەکەن ئێستا لە مووسڵ چەندین مەکتەبیان کردەوە مەکاتیبی سیاسی ئیتیسال بە خەڵکی دەکەن ڕیان دەشتن لە حەشدی شعبی کەسبیان دەکەن ئەوەش لە نەتیجەی سیاسەتی سونەکانە کە سیاستێکی ڕوون نییە سیاستێکی نیشتمان پەروەرانە نییە بۆیە مەسەلەن من وای دەبینم سونەکان لە ئاخری خراپ دەدۆڕێن ئەگە لەسەر ئەو نەهجەی بڕۆن ئەگەر هەیە بە تەواوەتی بەڵێ ئەگەر هەیە لەسەر ئەو نەهجە غەڵەتەی بڕۆن دەبنە پاشکۆیەک من کە ملاحەزەم کردیە مەسەلەن لە موتەمەری ئەنقەرەی لە موتەمەری ئەو سویسری تاکی زۆر سەر یەک پارچەی عێراق دەکەن لە کاتێکدا مادەی 140 جێبەجێ بکرێ گەلێک لە بەزی ئەو محافظانە تێگەدا وەکو دیالە وەکو سەلاحەدین وەکو کەرکووک وەکو مووسڵ بۆیە وانە تا ئێستا بیر لەوەی ناکەنەوە کە مادەی 140 بە پێش هەر قرارێکەکەوی کە دواڕۆژی محافظەی نینەوە دیار بکەن پێشوەخت ئەو مادەیە جێبەجێ بکرێ هەروە ڕفراندۆ باش بابینەوە ڕۆ سەربازەکەی بەڕێ سامان ینی بمانەوە و نەمانەوەی قسەیەک هەیە لە ناو خەڵکی کوردستان کە زۆر جار دەگوترێ حەشدی شعبی هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ داعش ئێوەش تاوەکو ئێستا هەماهەنگیتان هەیە لەگەڵ یەکەکانی سەر بە سوپای عێراق پەیوەندیتان لەگەڵ سوپای عێراقی چۆنە پێتان وایە پەیوەندیەکی کاتیە یاخود پەیوەندیەکی استراتیژیە ئەم دڵە ڕاوەچەی خەڵک سەبارەت بە حەشدی شعبی لە جێی خۆیەتی لە جێی خۆی نییە مەسلەی پەیوەندی نێوان ئێمە و سوپای عێراق بڵکو هەم هێزە چەکدارەکانی عێراق ئەمە لە ئاستێکی زۆر بەرزدایە بڕیارێکی سیاسی کووردە لەبەرەوەی ئێمە دوژمنێکی هاوبەشمانەیە دوژمنەکە داعشە و ئەم بڕیارە درراوە کە هاوکار و هەماهەنگ بین بۆ لەناوبردنی ئەو دوژمنە خەڵکی کوردستانیش خۆی پێشمەرگەی بینیوە و حەشدی شعبیشی بینیوە و هەموو دنیاش کورد پێشمەرگیان بینیوە من لەو باوەڕێدانیم نە حەشدی شعبی نە هیچ لایەنێکی تر بڕات ئەو هەڵە گەورەیە بکات خۆی لە پێشمەرگە و لە هێزی کوردستان بدات تەنیا گەورەترین هەڵەی داعش کە کردی نەک حەشدی شعبی ئەو بوو کە دەستی لە ویستی دەست لە سنووری کوردستان بدا ویستی تعدا لە پێشمەرگە و لە شارە کوردەکان بکە ینی سێ ڕبعی عێراقی داگیر کرد هەتاوەکو دەستی لە پێشمەرگە نەدا بۆ شکانە نەچووکە ئێستا تیاچوو هێزی پێشمەرگە و ناو هەیبەت و نازناوی پێشمەرگە کە هەموو دنیا پشتگیرێتی بووە بە هۆکارێک کە هیچ هێزێک نەوێرە خۆی لێ بدا یعنی ئێمە ناڵێن پێشمەرگە هێزێکی بە هیچ شێوەیەک ناشکێ بەڵام هێزێکە هێزێکی بەرگری کار هێزێکی عقایدیە بڕوای بەوە هەیە کە دیفاعی خاک و ئەرزی خۆیەکات پشتگیرێکی گەورەمان هەیە لە وڵاتانی هاوپەیمانان و ئێمە جاران تەنیا ئەمریکا هەبوویان بەریتانیا بوو ئێستا تۆ ئەگەر ببینیت و لێکی بدەیتەوە ئێمە لە کەنەدیەکان لە ئەڵمانی لە فەڕەنسی لە ئەمریکەکان لە بریتانیەکان زۆر هێزی هاوپەیمانە زۆربیان لێرن هاوکارن لە مەشقپێکردنی پێشمەرگە لە پرچەکردنی پێشمەرگە لە پشتگیری پێشمەرگە لە دوێنێ ینی بۆ نمونە برێتما کۆرک لە مۆتەمەرێکا باسی کە دەڵێ نابێ توانا و هێز و پشتگیری و هەماهەنگی پێشمەرگە پشتگوێ بخرێ لە ڕزگارکردنی ناوچەکانی مووسڵ و باشە بەڵام حەشدی شعبی وەک دەزانرێتن هەرێکە فەرماندەیەکی هەیە سەرکردەیەکی دیاریکراویان هەیە ینی دیاریکراویان نییە
گرفتەکە لەوەدایە ئەو تێگەیشتنەی خەڵک ینی وەڵام ئێمە تەسەوڕ ناکەی تێکەشتنی خەڵکە بێ بزانێت تا ئێستا فکری کوشت شەڕ لە بینی شیعە و کوردە تا ئێستا ڕووی نەداوە تا ئێستا نەبووە لە زۆر مەراجعی ڕابردوودا ڕاستە ئەوەی دۆست ئەوەی دۆست خورمات و کێشەیەک و بەڕاستی دروستبوونی حەشدی شعبی لەو مەنطقەیە و کێشەیەک یەک نەبوونی هێزە کوردەکان بوو لەو ناوچەیە بە زۆری وای لە حەشدی شعبی کرد کە دەسەڵاتدار بێ و ئەو تەعادای بکات لەم سنوورانە لەبەرەوەی هێزە کوردەکان یەک و یەک بروڕای یەک قیادە هەیە ناتوانەوە بکەن مەسلەی حەشدی شعبی و مەسلەی قەزی شیعە تا ئێستا وەکو مەراجعی گەورەی شیعە بڕیاری شەڕی کوردیان نەدا و لە مەسلحەتیشانە نییە بیدەن چونکە کورد و شیعە یەک مەساتیان هەبوو بەرامبەر سەدام حوسێن هەندێک ئەطرافی شیعی لەوانەیە هەندێک فەسایلی بچووک بەس بۆی خۆی دەربخاتیان لە کاتی انتخاباتە خەڵک دەنگی بداتیان خەڵک دوای بکەوێتیان پارێک لە دوژمنانی کورد وەرگێ بۆ ناوە معاداتی کوردەکە بەڵام لە هیچ هێزێک توانای هیچ هێزێکی عراقی نی ئێستا لەسەر ئەس کە شەڕی پێشمەرگە و شەڕی کورد بکات بەڵام ئێستا ینی ئەوەی کە دەبیندرێ لە نەخشەی جوگرافیای پارێزگای نینەوە حەشدی شعبی ینی لە زۆر شوێنی حساس تەواجودی هەیە بۆ نمونە بوونی حەشدی شعبی لە تلعفەر بوونی حەشدی شعبی نێو سنتەری شاری مووسڵ بوونی حەشدی شعبی لە دەوروبەری پارێزگای مووسڵ لە هەندێک شوێندا کە تەماسی لەگەڵ هێزی پێشمەرگە زۆر نزیکە ئەو شوێنانەی کە حەشدی شعبی لێە بۆ جەنابەت بزانیت و هەموو خەڵکیش بزانێ ئەوانە تەواجدی شیعی لێە ئەو خەڵکێکی شیعی لێە پێشتر خۆیان بە مەزلوم زانیوە پێشتر خۆیان بۆ زانیوە کە بێدیفاع بوونە لەبەرەوە داعش تەعادای لێکردوون چی تورکمانەکانی شیعەکانی تەلافەر بووە چی شیعەکانی شەبەک بوونە لە مەنطقەی ڕۆژهەڵاتی نینەوە و جنوبی نینەوە بەڵام تەواجدیان وەکو شێوەیەکی نظامی بە پێی ئەو ڕاگەیەنراوانەی کە بڵاو کراونەتەوە تەحالفی دووەلیش کە بڵاویان کردوێتەوە پاش شەڕی مووسڵ ناو شاری مووسڵ ئەمنیەت درێژە دەست هێزە سونیەکان بە حەشدی شعبی لەو شوێنانە ئەگەر خەتوڕەتی هەبێت بەرامبەری بڕوا ناکەم بێدەنگی زۆر باشە بەڕێز عەبدولغەنی ئەگەر بەغدا سوور بوو لەسەر ئەوەی پارێزگای نینەوە وەکو پێشوو بمینێتەوە لە کاتێکدا وەکو تۆ باست دێوە کرد ینی سونەکان لەو پەڕی بێهێزیدان و تەواجودی کوردیش لە بەغدا وەکو دەبینرێ تەواجودێکی بێهێزە ڕۆژ بە ڕۆژ ئەو پۆستانی کە لە بەردەستی کورددا بوون بەغداس ینی لیان دەستێنێتەوە کەوایە ئەگەر بەغدا سوور بوو لەسەر خواستەکەی ئایندە چۆن دەبێت ئێستا بە ناتوانین ئەو بریارە بدەین ئایندە وەزعی شووا دەخۆڵقی مشت ئێستەمەتەنەوەی پێ نەکەین برێن چۆن بجولینەوە بەڵام من وەکولی تاقیبن لۆ قسەکانی کاکسەمان ینی هەموو پژی قسەکانی هەمووی دەکەم بەڵام لێرە لە فکرمان نەچی ئەمە هەندە تاکید لەسەر حەشدی شعبی بکەین بەڕای من هەڵەیە چونکی حەشدی شعبی لە ژێر قیادەی عەبادی وەکو هەموو هێزەکانی دیکە حەشدی شعبی نەکەر ئەوە وەکولی تابعی مەرجعیەیە بۆیە من دەبینم دەبی ئەمە تەرکیز سەر حکومەتی عێراق کامە مەرجعیەت مەرجعیەتی قۆم نانە مەرجعی منەجەف لە ڕۆژی ئەوە کراوەتیان ئەوە لە ژێر چەتری مەرجعی نەجەف هەروەها سەرۆکوەزیرانی عێراق بۆیە ئەمە ئەگەر هەر تەسەڕفەشی وای کرد حەشدی شعبی کە لە زدی کورد بوو دەبی ئەمە یەخی حکومەت بگرین حکومەتی بەغدا کە ئەوە لە سەروی حیسابە بە تایبەتی لەم دوایانە کە بڕیار درراوە بۆ هێزێکی نظامی معاشیان لۆ بڕایتەوە یان لۆ بڕایتەوە بەڵام تۆ باز لە فەرماندەیەک دەکەی هەتا ئەو فەرماندەیە لە تارانەوە ڕەزامەندی وەرنەگری نابێت بە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی حەشدی شعبی ئەمە بەنسبەت تاران بە ناوینین معلاقەمە بە تاران نییە ئەمە لەگەڵ حکومەتی عێراق تەعامل دەکەین حکومەتی عێراق لە شێ تەوزی هەوڵدەگری مثلا خەڵک بەحث دەکات قاسم سلێمانی حاکمی مطلقی عێراقە بە قەناعەتی من ئەو شتانە ئەمە عێراقمە پێین ئەمە لەگەڵ حکومەتی عێراق تەعامل دەکەین حکومەتی عێراق نابی ینی وەکوبلی مەسئولە لە هەر کردەوەیەک حەشدی شعبی دژ بە کورد بکەیان دژ بە هەر لایەنێک بکە مثلا لەو ماوەی ئاخری سوپای عێراق و شورتەی ئیتیحادی گەلێک ئیشوهایان کرد ئیشی تایفی بە تایبەتی لە حەمام عەلی چەندین خانیان سوتان شورتەی ئیتیحادی هەروها لە شوێنێکی کەش ئەوانە حەشدی شعبی نەبوون ینی وەکوبلی ئەگەر حەشدی شعبی تایفەگەری بی سوپای عێراقیش تایفەگەریە بە دەلیلی وەی پێشی چەند ساڵێک ژمێردرا کە تا ئێستا ژمارەی کورد لەو سوپایی تقریبا لە 3 کەمتیژ لە 3 بەلێەوە جەنابی کاکسەمان شتە باشتر بزانی دەری کەمترە جەناب ئەوەی سندەش هەروەها
ژمارەیان بەڵام ڕەخنە کەواتە ئەو سوپایە هەمووی تایفیە نەکەر حەشی شعبی هەمووی تایفیە کە نسبەتی کورد لە 102 بین لەو ئەو سوپایی نسبەتی سونە لە 105 زیاتر شتێک مامۆستا ینی مداخلەیەک سوپای ئێمە دروستمان کرد سوپای عراق لە فەوجی یەکەم کە دروست کرا لە کەرەکوژ ساڵی 2023 بە ئەفسەرانی کورد دروست کرا ئەفسەرانی عەرەبی سونە فتوای هەبوو کە داخلی سوپانە بن قەنەعاتیان نەبوو کە سەدام ئەگەڕێت بەڵام ئایا سوپای عێراق وەکو ئەو کاتەیە کە دامەزرا هەر نەک ئەوەش ئێمە کە دامەزێنرا یەکەم جا بڕیار بوو لەلایەن ئەمریکەکانەوە کە سوپایەکی بچکۆلەی پڕچەکی نیشتیمانی بێت لە پێشا بڕیاردرا کە ئەو سوپایە لە هەموو پێکهاتەکانی عێراق دروست بێت بەو نەوعە ڕۆشت هەتاوەکو فترەیەک بەڵام لە ئەخیرا وزەرای دیفاعی عێراقی کە هاتنەوە یەک بە دوای یەک هەر وەزیرێک بە نوعێک هەوڵیدا مەجموعەی زوباتی بەعسی گەڕاندەوە مەجموعەی قیاداتی بەعسییان گەڕاندەوە قایدی قیاداتی فڕقی کۆنیان گەڕاندەوە بە زۆری ئێستا ئەو کارەساری بەسەر عێراقیش هاتووە بەڕاستی یانیەوە بە هەموو کەسێک بزانێ ئەم قیادانەی کە ئێستا شەڕی داعشیان کرد لە بیدایەتەوە قیاداتی مختص نین بەم شەڕ ئەمە شەڕی قیتالات خاسە و حربی شەوارع و شەڕی پارتیزانیە ئەم شەڕی کە زۆربەی قیاداتی عێراقیەکە شەڕێکی تەقلیدی بینی دوو دەوڵەتە مەدافع و ڕاجیمات و دەبابات دانێ بەرامبەری دەوڵەتی قەسفی بکەیت تۆ شوێنێک بڕۆی ڕزگاری بکەیت کە وڵاتی خۆت بێ خاکی خۆت بێ ئەبێ عملیاتی خاصە و بەرنامەدار ڕێژاوە بێ تا هەوڵ بدەیت دیواریش نەڕوخێن دەرگاش نشکێنرێ ئینزالی جوێی بکرێت بۆ شوێنانە بەڵام ئێستا ئەم شەڕی کاکرێ شەڕی بینی دوو وڵات کەواتە ئەوەی ئێستا لە مووسڵ ڕوودەدات ینی شەڕی ینی بە شێوەک لە شێوەکان شەڕی شەقامە شەڕی سوپانی ئێستا شەڕ ئێستا ئەوەی مووسڵ ئێستا بەری ڕاستی مووسڵ شەڕەکە ینی لەبەروی کۆڵانەکان تەسکە چوونەناوی هەر قوتێک بناو کۆڵانە خەسایرە 180 خەسایرە پێشتر تەنبیرەکە نیجاش نەژوورەوە ینی پێشتر قسفێکی خەستەکرێ بە مەدافع و بە تایرات بەڵام یعنی منەگەڕێمە سەرەوە ئەم سوپایە وا تشکیل نەکرا لە بیدایەت وا تشکیل نەکرا تشکیل کرا هەموو بلایەک بەشدار بێ ئێمە وەکو ئەفسەرانی کورد بە بڕیارێکی سیاسی جەنابی سەرۆک داوایان لێکراوتیان هەر کوردێک توانای هێبڕاتە ناو سوپای عێراقیەوە بڕوات بۆی سوپایەکی تۆ دەتەوێت بڵێ حەشدی شعبی لە ئایندەدا نابێتە مەترسی حەشدی شعبی لە ئایندەدا مەترسی بێیاننا ئەوان سفەتێکی دەستوریان بۆ دروست کرد تازە لە پەرلەمان بڕیارێن لێدا کامە بەشێکە لە هێزی نظامی عراقی کوردی هەندێک لە کوردیش لە پەرلەمانی عراقی ئەو بڕیاریان پەسەند کرد و دەنگیان بۆ باشە بەڕێز عەبدولغانی تۆ دەڵێ ئەگەر هەر ڕووداوێک ڕوو بدا هەر کێشێک ڕوو بدا پێویستە ئێمە ڕوومان لە بەغدا بێ باسی هیچ وڵاتێکی دیکە و پایتەختێکی دیکە نەکەین بەڵام بەغدا لە ماوەی ینی دروستبوونی دەوڵەتی عێراقەوە تا ئێستا داواکاریەکانی کورد پێشێڵ دەکات ینی ئێمە لەگەڵ بەغدایەک جۆرە تەعامولێکی لەگەڵدا بکەین ئەمڕۆ ڕێکەوتن دەکات دوێنێ کە ڕێکەوتنی کردووە لەگەڵ هێزی پێشمەرگە سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان هیچ هێزێک نابێ بچێتە نێو سنتەری شاری مووسڵەوە نە حەشدی شعبی نە پێشمەرگە بەڵام ئەمڕۆ حەشدی شعبی لە پارێزگای مووسڵە نینەوەیە بەڵێ بە حکوومەتی ئێستای عێراق لە بواری شۆڤینێتەوە فەرقەشی ئۆتۆنی لەگە حکوومەتە سوندەکانی جارانش بەسەر با بڵێن ڕێکەوتن نامەیە ئازار کە مۆریان کرد بەڵام لە دوای ساڵێک تقریبا وەکولی هەموو محتەوای ئەو ڕێکەوتنیان ئیلغا کرد یعنی حکومی ذاتی هەر بە شکلی بوو بەناو بوو نەما بوو ئەو حکوومەتەش لە هەمان کاتدا یعنی ئامادەنیە کێشەی کورد چارەسەر بکات بۆیە ئەمە دەبی وەکولی لەگەڵ ئەوەش نەبی من ئەو ڕێی بڵێن وڵا چارەسەری کێشەی ما ئیلا لە بەغدایە چێستا ئەو حکوومەتی خۆمان و پەرلەمانی خۆمان ئەو دەستکەوتەی کە بۆ کردا بین کرا لە دوای ڕاپەڕینی ئەوە لە ڕێگای بەغدا نەبوو ئەوە لە ڕێگای وەکولی هێزێکی نێودەوڵەتی بوو لە ڕێگای هاوپەیمان بوو کە کورد گەیشتە ئەو قازانجە گەورەی ئەو دەستکەوتە گەورانە یعنی ئەوەی لە خەیاڵ دەکەین بڵێن والله هەموو شتێک بەدەست بەغدایە چی لەو ڕۆژان دەشتم بووم بیست کە هەندێک دەیانگوت ڕێئیلا دەی بچنە بەغدا و چارەسەری شەکان بکەین ئەمە شتێکی زۆر غەڵەتە دوێ ئێستا سەرکردایەتی سیاسی کورد ینی زێدەتر قسە لەسەر ئەوە دەکا کە بەغدا تاگە ڕێگە دەبێ ئەنی یەکەم دەواازە دەبێت بۆ پرۆژەی سەربەخۆی بەغدا من بۆ چوونی من زۆر زەحمەتە بەغدا وەکولی بێدان دان بەوەی بە سەربەخۆی کوردستان دەبێت مەسەرەن ئێستا هەر قسەیەک دەکەن دەڵێن وایە تەسەور دەکەن ئەگەر کوردستان بێت و سەربەخۆی وەرگری کە نەمانی هایەتە دنیا خراپ دەبی لە کاتێکدا دایان میلەت سەربەخۆیان وەرگرت کەسی وەزعەکەیان باش بەڵام بەغدا دەتوانێت پرۆژەی سەربەخۆی بوەستێنێ
بە قەناعەتی من زۆر زەحمەتە ناتوانانی بیوەستنی بەڵام دیسان تاخیری دەکات بۆچی دەبتە هۆی ینی بەغدا ئەوەندە لاوازە نەتوانێت پرۆژەی سربەخۆی بوەستێنێ من ئەوکم هەیە بنسبت لاوازی دائما حکووماتی لاواز زیاتر دژاتی مافی گەلان دەکەن لە حکووماتی بەقوت ئەگە تۆ تەماشای ڕابردووی عراق بکەی دەبینی عەبدولکەریم قاسم ساڵی 58 کە هاتە حکوم وەکولی هەموو میلەتەکە لەگەلی بوو هەر ئەو کاتی بوو فەقەرەی 5 لە دەستوری موقەتی عێراقی گوتی کورد و عەرب شریکن لە وڵاتەی ئیجازە درا پارتی دیموکراتی کوردستان موافقەکرا کە جەناوی وارزانی لە ڕووسی بێتەوە ئیدی گەلێک دەستکەوتی دی لە چەهات لە حکوومەتێکی بەقووەتە بۆچیوی ساڵی 68 حکوومەتی سادام حوسێن زۆر بەقووەت بوو چەندی بلەی بەقووەت بوو حتا پالێورا کراوتە سەرۆشی عەدەم الانحیاز دەوڵەتەکانی عەدەم الانحیاز لە هەموو ڕوویەکە بەقووەت بوو توانی گەلێک شت بکە ئەو کاتی ئەو حکوومەتە بەقووەتە بڕیاری ئۆتۆنۆمیدا بۆ کورد جگە لە بڕیاری ئۆتۆنۆمی چەندین دەستکەوتی دی بۆ کورد دابین کرد ئەمما ئەو حکوومەتە هەموو حکوومەتێکی زعیف دائما زیاتر بەرامبەر ملەتی خۆی وەکو پلنگەکە حکوومەتی زعیف چاوەڕوانی مافی لێمەکە ئەگەر تۆ تەماشای ئەو میلەتانەی استقلالی وەرگرت لە ئەفریقا و ئەمریکای لاتین و ئاسیا استقلالیان لە شێ وەرگرت لە حکوومەتی بەقووەت کەواتە دەبێت کوردچی بکە ئێستا ینی بڕیاری ڕفراندۆم بدە بەڕێی من وەکولی دەستوریە بزولێتەوە زۆر باشە هەر شتێک لە دەستور هاتیبی ئیستقلالی بکە و لە دەستور ئێستا ینی بەغدا خۆی پابند نییە پێوەی پابندی ئەو پێناکە ئەمە هەندێک فقرات هەیە لە ساڵحی ئێمە پابندی پێ دەکەین ئێمە مەسەن لە دەستور ئەوەی زانیتمانیعی استقلالی کوردستانیە مەسەن لێرە ئەتوە ئەو ڕێگای لە پێشۆ جەناوی سەرۆژی چەندین جار حتا پێشی دوو ڕۆژ گوتی ئێمە دەمانەوەی لە ڕێگایشی ئاشتیانە و دوور لە شەڕ بگەین بە مافەکانی خۆمان و بەڕای من ڕایەکەی زۆر جوانە دەبی بەڵام ئایا لای بەرامبەر ئەو ئاشتی قبول دەکا ئامادەیە بڵێ فەرمو ئێمە ڕێزدا داواکاری خەڵکی کوردستان دەگری بەرامبەر قبول ناکات بەڵام هەموو شتێکیش بە ڕغبەتی بەرامبەر نییە یعنی هەندێک شتێ مجتماعی دەولی هەکەلدان نییە باشە بابێنەوە سەربازەکەی هەر چەندە قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێت ئێمە ینی من حەز دەکەم بینەرانی کوردستان مشتار ئاگادار کەمەوە کە چاوەڕێ دەکرا ئەردەلان نورەدین ئەندامی لژنەی دەستپاکی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵمان بەشدار بە سەبارەت بە کێشە و گرفتەکان نێوان بەغدا و هەولێر دیارە گرفتی تەکنیکی ڕێگەمان پێنادە میوانەکەمان لە بەغدا وەرگرین دەگەڕێمەوە لای تۆ بەڕێز سامان هەرچەندە لە قسەکانتدا نەرمیەک دەبینم بەرامبەر بە حەشدی شعبی لە کاتێکدا ینی لەو ئەرزی واقعدا بە شێوەیەکی ناڕاستەوخۆ هەوڵێکی جددی هەیە ینی هەوڵێک هەیە لەوەی کە دوای شەڕی مووسڵ بە شێوەیەک لە شێوەکان ئاسایشی هەرێمی کوردستان بکرێت بە ئامانج بەڵگەم بۆ قسەکەم ئەوەیە لە زۆربەی ئەو سنوورانەی کە سنووری کوردستانین کورد تێیدا تەواجودی هەیە تەنانەت پێشمەرگەی کوردستانیش تەواجودی هەیە ئێستا سەرکردەکانی حەشدی شعبی هەوڵ دەدەن یەکەی سەربازی سەر بە حەشد پێک بهێنن لە شنگال لە کەرکووک لە دووسخورمات و لە زۆربەی ناوچەکان ئەمانە بە مەترسی نابیندرێ پێشەکی من قسەکانی من نەرمی نییە ئێمە عسکەری بە بڕیاری شەکەین ئێمە تا ئێستا حەشد هیچ حرەکەیەکی نەخوازرایی بەرامبەر هێزی پێشمەرگە نەکردو لە سنوورەکانمان ئەگەر کرابێت لە چەند شوێنێک وەکو پێم وتی ئەوە کێشەی بینی کورد بۆ کورد خۆی یەک نەبوو بۆ ئێستقلالی ئەو فراغە کراوە و دژمنایەتی کوردی تیاکراوە بەڵام وەکو ئێمە وەکو عسکەر هەش کاتێ بڕیارمان بۆ بێت کە حەشد وەکو داعش دوژمنە ئەوە حسابێکترە من کابرا نەبوو بە دوژمن و ئەلانی ئەوە شەڕ نەکراوە لە بینمانە من ناتوانم لێرە تفەنگی لێرەگرم لێرە هەڕەشەی لێ بدەم ئەمە ئێمە عسکەرین بڕیاری عسکەریش لە دەست خۆینی هەش کاتێک قیادەی سیاسی قەراریدا کە حەشدی شعبی دوژمنە ئەو حسابێکترە من بنەوەیکتر قسە لەگەڵەکەم من ینی حەز ناکەم زۆر ینی بتخەمە بازنەیەک ناچاربی ینی قسەی سیاسیش بکەی بەڵام واقعەکە وا دەخوازێ بێگومان ئێوە بە فەرمان کار دەکەن بە فەرمان جوولە دەکەن بەڵام کردنەوەی یەکەی سەربازی حەشدی شعبی لە پارێزگای مووسڵ لە دووسخورمات و لە شنگال مەیدانێکە ئێستا فۆزایەکی سیاسی و فراغاتی سیاسی ئەمنی هەیە لە زۆربەی ئەو شوێنانەی کە تازە ڕزگار کراون لە داعشیان داعشی تیا بۆ دەربازە بێت هەموو کەسێک هەموو لایەنێکە وڵەدا شتێک کیانێک بۆ خۆی دروستکار نەک تەنها حەشدی شعبی تورکمانەکانیش خەوڵی کیانێک بۆ خوانەدەن ئێستا حەشدی شعبی مەسیحی هەیە تەسەوەر کە تۆ مەسیحی حەشدی شعبیە سەر بە شیعەیە کابرا حەشدی شعبیە
هێزەکان هەر هێزێکی سیاسی لە ساحەکە ئێستا ئەوێت استقلالی ئەو فراغە بکات کە تازە منطقەکە لە دروستبوونەوەی سیاسیە منطقە لە دروستبوونەوەی پێکهاتەکانی هەر یەکەوێ پێگەیەک بۆ خۆی دیاری بکات تەنیا حەجی شعبی نیە لە ساحەکە ئێستا خەڵک بە حەجی شعبی تێگەیشتووە دووبارە شێکەمەوە ئێمە قەزی نەرمی نیاندن نییە ئێمە ئەوەی دوژمن بێ و بە دوژمن لە لامان ئەلان کرابێ لە خەتەتی ئێمەیە لە بەرنامەی ئێمەیە لە ئەوامری ئێمە ئەوە دوژمنە نەرمی بەرامبەری نابێت تا ئێستا حەجی شعبی لەگەڵ ئێمەیە هێزیەکی عراقیە بۆکو پێم وتی هەندێک فەسائل لەناو حەجی شعبیە بە ئاشکرایان بە غێری ئاشکرا تیژایەتی کوردیان کردو ئەوانە ئێمە لەسەر حەجیان حساب ناکەین تا ئەو کاتەی لێکدان نەبی ئینشەڵا نابێت لە ناویەکە ئەو قەنەعاتەشم هەیە من لە ناو سوپای عراقیە زۆر بووم مە 15 ساڵ من لە سوپای عراقیە بووم حەقت لەوانەیە لەلای هەندێک سیاسی و خەڵکی شیعە هەبێت بەڵام وەکو عامی شیعە ئەو حەقدیان بەرامبەری کورد نییە تا ئێستا ئەگەر باسی سیاسەش کۆبنەوەکای دوێنێ لە ئەنقەرە کۆبنەوەی سونەکانی نینەوە کراوە ئەڵێ یەکگرتووی خاکی عراق ینی لە هەولێر دانیشتون لە سلێمانی دانیشتون ئێمە محافەزەیان کرد تا ئێستا یەکگرتووی خاکی عراق دژی ئەو بڕیارەیە گومان دەبێت ئاماژەیەک بە شتێکی دیکەش بدەین ئەویش ئەوەیە لە ناوچەی سەوزی بەغدا من بۆ خۆم چەند دروشمێکم بینی ناوی پێشمەرگە و حەشدی شعبی بەیەکەوە نووسرا بوو وەکو ڕەمزێک لە شەقامەکانی ناوسەنتەری بەغدا من وەسفی حەجی شعبی ناکەم بڕات بێ بەڵام من ئەڵێم تا ئێستا ئێمە حەجی شعبی وەکو دوژمن بۆ ئێمە ئەلان نەکرا باشە بابینەوە نێو سنتەری شاری مووسڵ زۆر جار جێبیستی ئەوە دەبین لە فلانە ناوچە لە فلانە شوێن کۆمەڵی خەڵک ڕزگار کراون و لە نێو ئەو خەڵکانشدا کورد هەبوونە پێشمەرگە هەبوونە چ زانیارێکت هەیە لەبارەی ئەم پرسەوە زۆربەی ڕزگارە کراوەکان ئەوانی لە دەستی مەبەست لە دەستی داعش ڕزگار کراون ئەوانەی تا ئێستا ڕزگار کراون ئێمە چەند ئافرەتێک بوون بە پەنجەی دەست حسابەکرێن زۆر نەبوون دەستی خەڵکی بە ویژدان کەوتن ئەو خەڵکە تەسلیمی هێنایان تەسلیمی ڕادەستی هێزەکانی پێشمەرگەیان لە قوناوچەکانیان کردن خەڵکی مووسڵیش ئێستا ئەوە بووە خواخوایانە ئەگەر کوردێکیان دەستکەوێت بێنن بە بۆنەوە تەسلیمیکەن خۆشیان دەرگایەکیان لێ بکرێتەوە بەناوعکی تر تەعاملیان لەگەڵا بکرێت خەڵکەکە لەسەر فشارێکی زۆر بەهێزا بوونە بەڵام زۆربەی خەڵکە دیلەکان لەوانەیان بەرەو ڕقەبرابنیان لە کاتی ئەوان لە ناو مەقەڕاتی ڕئیسی خۆیان داناوە پێشمەرگەی کوردستان نەخێر زۆر مەقەڕ قەسف کراوە مەقەڕی داعش بۆ قیاداری داعش بۆ چون ئێمە نازانین دیلیشی لەگەڵ تیا بۆ لەگەڵ قەسفەکە لەگەڵ داعشا کوژراویان دەرباز بۆیان بەڵام ئەوەندەی تایە تا ئێستا ئێمە وەکو پێشمەرگە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان وەکو بڕیاری قیادی سیاسی کوردستان بە سەبارەت بە پێشمەرگە باواژ بە ئەرکی خۆمان هەستاوین التزامان بە هەموو بڕیارەکانەوە کردو ئامادەکاریش ئامادەشین بە کورتی وەڵام دەیتەوە ینی ئەوەندەی ماوە لە مووسڵ ڕزگاز بکرێ کاتەکە زۆری دەخانی یاخود ئیتر بەبوو چوونی ئەمە شەڕی مووسڵ کۆتایی هاتووە تەنیا فتری لەوانەیە 15 تا 20 ڕۆژی تر شەڕەکە کۆتایی بێت بەس پاش مووسڵ من لە بەرنامەی دو پێشتری شاوتم پاش مووسڵ زۆر ئەساسە بۆ ئێمە مووسڵ خەڵکی داعش و تیرۆریست بیریان ناچێتەوە کە هەولێر بوو بە هۆی ڕوخانی دوایین پەیگەی داعش لە عێراقا هێزی پێشمەرگەی کوردستان بە هاوکاری لەگەڵ هاوپەیمانان و هێزی عراقی بوون بە هۆی نەمانی داعش لە منطقەکە ئەبێ کوردستان و دەستگا ئەمنیەکانی کوردستان زۆر ئاگادار بن خەڵکێکی زۆر لە مووسڵەوە تەسەڕوبیان کردووە چن لە بەغداوە لە ڕێگەی مەتارەکانەوە دێن لە کەرکووکەوە لە ڕێگەی سەیترەکان دێن ئەوانە بێت تەدقیقیان لەگەڵا بکرێت سەتانەوەتی ئەوەی لە مووسڵ بۆ ئەگەر هاوکاریش نەبوو لەگەڵ مووسڵ لەگەڵ داعش زانێ داعشکیە و تەسەڕوفاتی داعشکیە پێش داخڵکردنی کوردستان ئەبێت لە معسکرات بە بمێنەوە ئاعادەکەواتە دەبێت دەستگاکانی ئاسایشی هەرێمی کوردستان و پۆلیس زۆر چاوکراوە بن بەڕێز ئەمید ڕوکن سامان تاالبانی بەرپرسی هەمەهەنگی نێوان سوپای عراق و هێزی پێشمەرگەی کوردستان زۆر سوپاست دەکەین بەڕێز عەبدولغەنی عەلی یەحیا شڕۆڤەکار و چاودێری سیاسی زۆر سوپاست دەکەین و کاتی زۆرمان لە تۆستان پێم وایە ڕەوشی تەندروستیشت لە جێگیر نەبوو بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان بوون بمینن با خێر و خۆشی.